سڵاوی مەحەمەنوویتان لێبێ. ئومێدم ئیتر بەم کوردە نەما، نابێ بە ئینسان لە ناو عالەمە. قەومێک کە دایم هەر هەوڵ ئەدەی بۆ ئەوەی یەکتر بە ئەرزا بخەین. لە مێژوودا وا باسی خۆمان کردووە، ئەی لە ئێستاشدا واین کورد ئەبەد ناگاتە مەقسەدی خۆی، نۆکەری بێگانەیە. دوو دڵن پیسن لەگەڵ یەک، بۆیە وا بێلانەیە. بۆ قسەی زل بێ قسوورن باسی کوردیەت دەکەن. کوردیەت خورمایە بۆچی یان قسەی شێتانەیە؟ ئایا باوی کوردایەتی ماوە یان حیزبایەتی بۆتە کاری سەرەکیمان؟ ئایا کورد قەومێکی جەربەزە و ئازا و مەرد بوون یان سەرکردە و ئەمیرەکانی بۆ پشکاندنی یەکتر ئازا بوون بەڵام لە بەرامبەر دوژمندا هەڵهاتوون؟ ئایا کورد خۆڕاگر و شۆڕژگێر بوون یان نەخێر بەشێکی زۆری جاش بوون و پیاوی دوژمنی زۆرتر بووە لەوانەی لە شاخدا شۆڕشیان کردووە؟ ئایا ئەگەر لە ناو مێژوودا لە ناوچوونی ئەمارەتەکان بە فیتنەی ناوخۆیی و بەدەستی ڕۆم و فارس و عوسمانلی بوو بێت، ئەی لە ئێستادا سەرکردەکانمان کۆک و تەبان یان دژ بە یەک لە ژێرەوە سیاسەت دەکەن؟ ئاراستەیەک لای وایە هەمیشە بەدەستی خۆمان دەستکەوتەکانمان لە ناو بردووە. کورد ئەوەندەی بە تەمای دەرەوە بۆ ڕزگاری بکە خۆی هەوڵی نەداوە. دەوترێ سەرکردەکانمان بە درێژایی مێژوو بە ئاشکرا لەگەڵ میلەتەکەیان نەبوون، دۆستی بێگانە بوون. خۆشمان قامچیمان لە ئازادی پێ خۆشتر بووە. ئەی بۆ زۆربەی شۆڕشەکانمان بە خیانەت کۆتایی هاتووە. قات و قڕکردنی خۆمان کەمی کردوینەتەوە. شەرەفخانی بەدلیسی وای دەوت. نووسەرێکیش نووسیوێتی پارتی وەک چوالە و کنگر و ڕێواز مامەڵە لەگەڵ دەوڵەتی کوردیدا دەکات، واتە تەنها لە بەهاراندا باسی دەکاو. یەکێتیش بە خەونی دادەنێ و ئیسلامیەکانیش بە قەنەعەتەوە لەگەڵ دەوڵەتی نەتەوەییدا نین و گۆڕانیش واضح نییە لەم مەسەلەیەدا. بەڵام ئاراستەیەکی تر لای وایە هەمیشە کورد شێری مەیدان بووە و زروفی بابەتی نەیهێشتووە بەمەران بگات. دەوترێت سەدان قوربانیمان داوە و مێژوو شایەتی جەربەزەییمانە. نووسەرێک نووسی بووی ئەو یەک ریزیەی ئێستا لە ناو حیزبەکاندا هەیە مژدەی دەوڵەتی کوردی پێیە. بەڵام بۆ هاوڵاتیانمان بەرگەی موچە دواکەوتن ناگرن، ئیتر بۆ باسی دەوڵەت دەکەن. عەلی کەریمی سیاسەتمەدار کە لەم بەرنامەیەدا ئامادەیە نووسیوێتی بۆچی دوای حربی عالەمی دووەم و نەمانی ژێکاف و ڕێکخراوە ناسیۆنالیستەکانی باشوور و باکوور و ڕۆژەڵات گوتاری نەتەوەیی کورد پاشەکشەی کرد و سربەخۆیی و ئیستیقلال شوێنی خۆیدا بە عێراقچێتی و ئێرانچێتی و تورکچێتی. لە بەرامبەردا حەسەن جەباری کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە ئەویش لەم بەرنامەیەدا ئامادەیە نووسیوێتی پارتی وەک پرۆژەیەکی استراتیژی تەماشای پرسی نەتەوەیی دەکات. دیالۆگێکی گەرم لە نێوان عەلی کەریمی سیاسەتمەدار و حەسەن جەباری کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. سوپاسانەکەین. سەرەتا کاک عەلی ئەگەر ئەو پرسیار لە بەڕێز بکەم. دکتۆر کاوز لە کتێبەکەیدا کە لەسەر میری بۆتان و سۆران و بابانە بە دیێڕێک دەڵێ میرەکانی کورد ئەوەندە هەوڵیان داوە ئەمارەتەکانی دەرەوەی خۆیان لەناوبەرن، ئەمارەتە کوردەکانی دەرەوەی خۆیان لەناوبەرن، ئەوەندە هەوڵیان نەداوە پێگەی میرایەتی و پێگەی ئەمارەتی خۆیان بەهێزکەن. خۆخۆری خۆمان بووین. پێشەکی سپاس بۆ میوانی بەڕێستان و سپاس بۆ بینەرانی خۆشەویستمان. ئەگەر زۆر سریع بینە سەر ئەو دیاردەی کە ئیستقلال دەوڵەت و نەتەوە دیاردەیەکی مۆدێرنە و ئەو مۆدێرنیتە ئەو مۆدێرن بوونە زۆر درەنگ کەوتۆتە ناو بزاوی کوردی و کورد زۆر درەنگ بەوە گەیشتەوە کە ببێتە خاوەنی دەوڵەت و نەتەوە و زۆر سریع لەوە بگذەرین بە ئیجازەی تەواوی ئەو ناسیۆنالیستانەی کە
پێیان وایە ناسیۆنالیزم دەگەڕێتەوە بۆ سەدەکانی 16 و 17 و 18 و ئەحمەدی خانی بە مامۆستا و بە ڕێژی هەستی نەتەوایەتی و ناسیۆنالیزمی کورددا دەنێن وەکو ناسیۆنالیزم وەکو دیاردەیەکی مۆدێر. ڕاستە میرەکانی ئەوانە، بەڵام هەمیشە دایم دەشەردا بوون. ئەردەڵانەکان لەگەڵ بابانەکان لەگەڵ ئەوانی دیکە و بابانەکان دەنێو خۆیاندا میری ڕەواندوز و میرایەتەکانی باکوور کە هەر لە میری بایزید و ئەوانەوە کە تۆ ژیانی ئەحمەدی خانیوانە بخێنەوە ئاخوداڵی زۆری هەڵڕشتۆ لە دەست ئەو میرەکانی بایزید و لەگەڵ ئەوانە. بەڵام ئەمن زۆر ئیحتیمام بەوە نادەم بەڕاستی. ئەم پێم وابێت لە سیاسەتدا نان ئەو نانەیە کە ئەوڕۆ لە خوانە، ئەم پێم وابێ ئەو سەردەمی قەرنی 16 و سەدەی 16 و 17 و 18وانە ئەسەن هەستی نەتەوایەتی لە نێو بەڵام مێژوو خۆی دووبارە ناکاتەوە. یعنی ئەمیر گۆڕاوە بە سەرۆکی حیزب، پادشا گۆڕاوە بە سەرکردەی حیزب و بەرپرسە حیزبەکان، ئەم مێژووە خۆی دووبارە ناکاتەوە. هەمیشە هەوڵمان داوە یەکتری بشکێنین لەوەی کە خۆمان هەوڵ بن کیانێکمان هەبێت. ئەمە وەختێک دیاردەی حیزبایەتی و بە مشخصی دەڵم ئەگەر لە هیوا و ژێکاف و خۆی بوون و ئەوانە گەڕین وەکو حیزبێکی متەشەکلی دیاردەیەکی مۆدێرنی سیاسی چاوی لە بکەین، ئەمە حیزبایەتی بۆ مێژووی ئێمە دەگەڕێتەوە 1945 و 44وانە وەختێکی حیزبی دموکراتی کوردستان لە ئێران دروست بوو لە زمانی پێشەوا قازی محەممەد و هەر ئەینی شت ئەینی کۆپی بەدەستی مەلا مستەفای بارزانی و ڕاستپاردنی هەمزە عەبدوڵڵا ئەینی حیزب کۆپیوی هاتە باشووری کوردستان و دروست بوو. ئەگەر ئەمە لەو تاریخەوە سیر بکەین کە حیزبایەتی مۆدێر و بە شێوەی ڕێکخراوەیی و ڕۆشنبیر هاتوێتە ناو بزاوی کوردیەوە، ئەمن پێم وابێ زۆر خراپ لە حیزبایەتی حاڵی حیزبی نەتەوەیمان هەبووە بەگری لە پرۆژەی نەتەوەیی نا ئێمە بە درێژایی ئەو 70 ساڵێک کە بۆ ئێستا ئاماژەم پێکرد دینمان ئاینمان نیشتما بوو بە حیزب نەبوو بە نیشتیمان. حیزب وەها بە شێوەیە کاتە ناو مخی ڕۆشنبیری کوردیەوە، وەها هات دەنێ و جالیەی کوردیەوە کە حیزب هەموو شتێکە، حیزب لە نیشتیمان گەورەترە. ئەمە یەکەم هەڵە بوو کە دەستمان پێکرد و حیزبمان لە نیشتیمان و لە نەتەوە باشەویست. مێژوویەکمان هەیە لە ناومێدی، مێژوویەک هەمیشە وتومانە ئەوە وڵاتانی دراوسێ ڕێگرن لەوەی دەوڵەت دروستکەین، ئەوە دەستی بێگانەیە. واتە خۆمان هەمیشە وتومانە تەنانەت ئەو شعرەشمان هەیە ئەڵێن ئازادی نادرێ ئەسەنرێت، یعنی لە چلەکانە بێکەس و دڵدار و زێوەر و ئیلە لاخری هەموو شاعرانە مێشکیان پڕ کردوین بەم جوملانە بتەنەویرەکانی کورد. بەڵام لە کاتێکە ئێمە هەمیشە دەستمان لە غەرب بووە، هەمیشە دەستمان پان کردوەوە بۆ تورک و ڕۆم و عەجەم. بەڵێ پێم وایە کاگالی باشی باس کرد لەسەر ناسیۆنالیزم نەمە وەکو مەدخەلێک وەکو بابێکی معرفی لەسەر ناسیۆنالیزم کەمێ قسە بکەین و بەراوردێکمان هەبێ لە بینی ئەو ناسیۆنالیزمە هاوشەرخەی کە ئێمە بیری لەکەینەوە ئەو ناسیۆنالیزمێک کە هەبووە لە ژیانی عەرەبی بزەبت وایە مەبەستمەوەیە لە 40 ساڵ 50 ساڵی ڕابردوو ڕەنگە دیراسە و تۆژینەی وردی لەسرا کرابێ. پێم وایە فەڕەنسیەکان باشترین خەڵک بوون کە قسان لەسەر ناسیۆنالیزم کردووە کە باسیێوایان کردووە یادەوەری هاوبەش خەڵک دروستەکە لەسەر خاک و لەسەر نیشتیمان. ئەم یادەوەریە هاوبەشە وای لێکە ئێستا بڵێن ئەگەر باسی پرۆژێکی نەتەوەیی کەین داوای کوردستانی بوون کەین، نەڵین دەوڵەتی کوردی بڵین دەوڵەتی کوردستان بۆی چونکە خەڵکی کە لەگەڵماناژین بەپێی ئەوەی فەڕەنسیەکان باسییان کردو بەپێی ئەو ڕێچکە معریفی کە ناسیۆنالیزمێکی هاوچەرخ تۆ دروستکەی ئەوەی ئێمە بەداخەوە کە هەبووە لە مەنتقەکەیە متأثر بوون پێ ئەوەی هەبوو ناسیۆنالیزمی عەرەبی شۆفێنی بووە کە بەڕاستی دوای بەهاری عەرەبی دەرکەوت ئەم ناسیۆنالیزمە عەرەبیە شۆفێنیە چەند زەرەیە. بۆ نمونە لە مەسەر کەسێکی وەکو حوسنین بارەک یان جەمال عەبدولناسر کە بەدەیان مەلاین دیناریان کۆ کردووە خەڵکەکەش لە قات و قڕیە ئەژی ڕێگەڵتان ئەمە کێشە و گرفتە ئەمە باشیان دادەناوە لە سیاست لە کاتێکە جەمال عەبدولناسر پیاوێکە هەمومان دەزانین دیکتاتۆر بووە. بەڵێ منەمێ تەشخیص بۆ بکەم بۆ سەبەب و کێشە و گرفتەکان تۆ متأثری بەچی جانبێک. بۆ نمونە کەسێکی وەکو بەڕادعی کە کەسێکی منەورە لە عەرەبە مەسەن باسی تونسەکە، تونس کە باسێکا لەو دۆخی کاتەقێتەوە ئەڵێکی بە جملەیە زۆر جوان تعریفێکە ئەڵێ سەرکوتکردن زایدەن نەبوونی دادی کۆمەڵایەتی زایدەن
نەبوونی کەناڵێک بۆ گۆڕانکاری ئاشتی خوازانە ئەبێتە هۆی تەقینەوەیشی گەورەی لە تونس فعلەن وابوو بووە هۆی تەقینەوەیشی ئەم چاولێکردنی ناسیۆنالیزمی عەربی گواستنەوەی بۆ کوردستان و بۆ لای خۆمان ئیشکالێتی گەورەیە بەڵام لەگەڵ هەندێک گۆڕانکاری و هەندێک تێبینی کە من هەمە لەسەر قسەکان کاگعلی ئەویشەوەیە دروستبوونی هەموو حزبە کوردیەکان چی ئەوانەی ڕۆژەڵات و ڕۆژئاوە هەمووی ئەبێ ئەمە بزانین ئەم حزبانە بە سروشتی لەدایک بنەبوون ئەم حزبانە زۆری لەسەر ئاساسی ڕەتفعل بوو ئەم حزبانە نەتیجەیەکی پرۆسەیەکی دیموکراتی نەبوو تۆ حزبێکی مەعارەزە دروستکەی بۆ وەسائلی مەدەنی بە خەباتی مەدەنی بە ئاشتەوایی چاود لەوە بێ حکومەتێکی وەکو ئێران حکومەتێکی وەکو عێراق تۆ گەبیتە سەرجادە و مزاهرە بکەیت و خەباتی مەدەنی و ئاشتەوایی بگریتە دەست بتوانین دەسەڵات بگریتە دەست بۆیە لێرە ئیشکالاتی گەورەی ئێمە بێ قسەی لەسەرکەین ئەوەیە بەڵام تۆ ئەتەوێت بینە سەر دۆخی حیزبەکان حیزبە کوردیەکان هەرو حیزبانی باشوور نەبوون بەشێکی داردەستی ئێران بوون و حیزبەکانی ئێران بەشێکی بوونەتە داردەستی وەکو بەشێک لە نووسەران دەڵێن داردەستی حکوومەتی عێراقی و حیزبەکانی باشوور یعنی کورد لەناو خۆیدا گوتاری نەتەوەیی یەکگرتووی هەبووە پێم وایە هەر حزب و هەر لایەنێکی سیاسی بۆ خۆی بەرنامە و سیستەمی خۆی داڕژووە و گەورەترین ئیشکالیان نەبوونی ئەنجومەنێکی ئاسایشی نەتەوەیی لە بارێکە و نەبوونی کۆنگرێکی نەتەوەی کە هەمووان کۆکات و تا ئێستاش سەرقاڵین پێوەی کە ناگەینە ئەوەی یەک خطابی سیاسی یەک وتاری سیاسیمان هەبێت لە پرۆسە استراتیژیەکانە بۆیە منەوەم بۆ جاویان بنووسێک و پارتی وەکو پرۆژەیەکی پارتی تاکە حیزبە کە پرۆژەیەکی استراتیژی نەتەوەیی هەیە من قەدی دیعای ئەوە ناکەم چونکە خاوەنداریەتی لە ئێستاە لە هەلومەرجە سیاسی و ئابووری کۆمەڵاتی ئەمڕۆی کوردستان بە هەمومان نەکرێت بە تاک حزبێک ناکرێت ئەمەژ ئیثباتی کرد ڕانکارەکانی دوایی ئیثباتی کردووە بە درێژایی ئەو مێژووی تازە قسە بکەین ئەو لە پارتی وەک پرۆژەیەکی استراتیژی تەماشای نەتەوەی کردووە پارتی وەک نمونەیەک سەمپڵێک وەرگرین کە بەشێک لە پرۆژەی پارتی ئەوەیە دەوڵەتی کوردی و خەونی پارتەکانەوەیە کە دەوڵەتی کوردی تا نووسەرێک دەڵێ پارتی وەک چوارە و کنگر و ڕێواز مامڵە لەگەڵ دەوڵەتی کوردیدا دەکا و تا باران یەکێتی بە خەونی دادنێ ئیسلامەکان قەناعەتیان بە دەوڵەتی نەتەوەیی نییە گۆڕانیش واضح من تعلیقێکم لەسەر پرسیارەکەی جەنابەت کاک محەممەد ئەویش ئەوەیە کە ڕاستە ئێمە وەکو نەتەوەیەک سەیری خۆمان دەکەین بەڵام حەقیقەت ئەوەیە ئەمری واقع وای کرد هەر پارچەیە تایبەتمەندی و ویژەجی و شتی تایبەت بەخۆی هەبێت ئەوەی کە جەنابەت کوتێت حیزبەکانی کوردی باشوور سەر بە ئێران بوون و یا لەوێن ئەوە وەرگرتووە یای ڕۆژهەڵات نزیک بوون ئەزاجۆ بگرە ئەمە نابێ ئاوا بە کولی سەیری بکەین بەڕاستی چۆن حەقیقەتێک ئەوەیە لە هەر چوار پارچەی کوردستان بەشێک لەو چوار پارچەیە کە پێی دەڵم باشوور بە درێژایی مێژوو زۆرتر جوڵانەوەی تێدا بوت بۆتە مرکزێک و لە 92شەوە لە 91شەوە بەهۆی بارودۆخەکە زۆرە هیوادارم بەرنامەکەت ئیجازە بدە ئەوانە شی بکەین بەڵام زۆرە بۆچی باشوور بوو بە مرکزی سقل کوردایەتی یا بوو بە مرکزی جوڵانەوەکان ئەمە ئینجازی ئەم حیزبە کوردیانە نیەوە بەتە ئەمە لە دوای ڕاپەڕین یەکێتی پێم وابێ یەکێک لە فاکتەرە گرنگەکانی کە کوردی باشووری ئاوا گەورە کردو و عومدەی کردەوە بۆ خەباتی ڕزگاری خوازی پێم وابێ جۆغرافیای عێراق بوو جۆغرافیای ئێران جۆغرافیایەکی گەورەیە کورد لەوێت ڕەنگە 12 بە قسەی کۆمەڵێک نووسەر ئەو پەڕیگە زۆر بڕۆین 16 بەڵام تورکیا ئەوە تورکیا وڵاتێکی گەورەیە کورد دیارە نەتەوەیەکی گەورەیە دێودا بەڵام بە چاو تورک دیسان بچووکە ئەوەی کە لە عێراق بۆتە ئەوە بۆ بدای حربی عالەمی دووەمدا یەکەمدا زوڵمێکی گەورە لەلایەن کۆکس و ئەو برادرانەوە باشە جۆ بگرە ناخۆم نادزمەوە بۆیە پێت بڵم کە ئەو بەرپرسایەتی کە دەکەوێتە سەرکردەکانی باشوور بەو سەرکردەی هەبووە هاوەی کەمە پێی دەڵێ ناکەوێتە سەرکردەی هەبووە سەرکردە زۆرن بەڵام سەرکردەی واقعی سەرکردەی خەمخۆر سەرکردەیە کە خاوەنی استراتیژی بێت سەرکردەیە کە هێژمۆنی دروست کرد بێت سەرکردەیە کە توانی بێتی هەمووی کۆمەڵانی خەڵک بێنێتە سەر بیرێک سەر باوەڕێک کە هەموو وە دوای بکەون وەکو غاندی وەکو ماندێلا وەکو ماو شێخ مەحموود قازی محەممەد مەلا مستەفای بەرزان ئەوانە سەرکردە نەبوون زانیت چۆنە ئەوان نەیانتوانی و ئەو ڕۆڵە ئەتۆ سەیرکە ئێستا تۆ باسی ئەمە لە سلێمانی دانیشتنا ئێمە لە سلێمانی دانیشتون زۆر باسی شێخ مەحموود دەکەن لەگەڵ هەمووی ڕێز و حورمەتم بۆ هەمووی ئەوانە بەڵام ئایا شێخ مەحموود لە سنووری جوغرافیای چۆ تێپەڕی لە سنووری جوغرافیای بازیان و
شعر زور تێپەڕی قازی محەممەد کۆماری ڕاگەیان قازی محەممەد لە سنووری مکریان تێپەڕی باشە مەلا مستەفا لە بەرزانەوەیەتە مەهابات جاجۆ بگرە ئەوە بە ئاسانی نیە مەلا مستەفا کاتێک هاتۆتە مەهابات کە لێرە لەسەر کۆمەڵێک ویست و دواخوازی عەشیرەتی بۆ هۆزەکەی خۆی لەگەڵ دەوڵەتی ئینگلیس و دەوڵەتی مەلیکی بەغدایە موافقەتی تاوافقیان نەکردووە ویستەکانی مەلا مستەفای بارزان زۆر زۆر لە ویستینەتەوەی بچووکتر بووە ئەوە میرحاج و ئەفسەرە شۆڕژگێرەکانی کۆمەڵی هیوا بوون کە کوتیان بڕۆن فریاکەون بچین ئەوە بکەینە بزاوێکی نەتەوەی سەرکردە نەبووە بە معنای غاندی و ماندێلا خێر بە هیچ شێوەیە ئەمە زوڵمێکی گەورە دەکەین لە غاندیش و لە ماندێلاش ئەگەر هیچ کام لە سەرکردەکانی کورد لەگەڵ ئەوان مقارن نەبکەین چونکە سەرکردی نەبووە چونکە خۆمان ناومان ناون سەرکردە ئەزادی چۆنە کاک محەممەد سەرکردە خۆ چێ ئێستا کوریم باسی ماندەلا و غاندی دەکەم لەنێو ئەوانشدا کۆمەڵێک جیاوازی هەیە کۆمەڵێک چاکە و خراپەیە بەڵام ئەمن دەڵێم پاش هەشتا ساڵ ئەمن ناڵم 400 ساڵ ئەمن ناڵم لە زمانی خانیەوە ئەمن ناڵم لە زمانی میری بایزیدەوە بەڵام ئەمن دەڵێم لە زمانی حربی عالمی دووەمەوە کە حیزبی سیاسی دانراوە کە ناوی مەلا مستەفامان بیستۆ ناوی شێخ مەحموودی پێشترمان بیستۆ ناوی مام جەلالیمان بیستۆ ناوی ئەو سەرکردانی دیکەمان بیستووە پاش 70 ساڵ نەوەی کورد حەقی خۆیەتی بێ پرسیار بکە ئەری 70 ساڵ کەمە پاش 70 ساڵ دۆزی کورد لەکوێیە ئەری قۆناغێکتان بردوینە پێشێ قۆناغ چۆن چۆتە پێشێت باش قۆناغ چۆن چۆتە پێشێت باش تازە بە تازە بەرەو خۆمان ناومان ناون سەرکردە شێخ مەحموود دنیای عیب ئاری هەبووە بە درێژایی مێژووی خۆی قازی محەممەد ئەڵێ چوارچەوەی دەسەڵاتەکەی منتیقەیەکی بڕ نەکردووە مەلا مستەفا سەرکردە نەبووە مام جەلال بە هەمان شێوە علی کەریمی ئەمە ڕێتی ئەڵێ سەرکردەمان نەبووە 70 ساڵ بەس نییە چاوەڕێم سەرکردان بکەین هێمنتر و دقیقتر و ورتر قسە لەسەر هەموو مەسایلەکان بکەین مەرجنیە بە حوارێکی تۆندەوە شتەکان تێپەڕێنین پێم وایە گەر لەسەر هەر مەحەڵتەیەک بوەسین لەسەر هەویزگەی بوەسین بە پێ هەلومەرجە سیاسی و ئابووری کۆمەڵاتی ساتەکەی خۆی بیخوێنەوە زۆر جیاوازتر لە خوێنەوەمان لە ئیستایە حەقی ڕەخنەیشەیە حەقی ڕەخنەیشی بە تەویلێکی قورس ئەوڵێ سەرکردەمان نەبووە بۆ نمونە بۆ شێرەکەمەوە 70 ساڵە ئەم سەرکردانە وەکو سەرکردە خۆیان ناسانەوە دۆزی کوردیان نەبردوۆتە پێشیە بمانەوە نەمانەوە ڕەمزن و سمبل و سەرکردە نەمە واقع لە مێژووی ڕەخنەیان لێگیرێ ڕەخنەیان ئەگەر لە چاو فایق بێکەس و لە چاو پیرەمێرد و لە چاو مەحوی و خانی و لە چاو ئەوانەدا بە من بڵن ڕەمزێکی کوردی لە بینی ئەوانە و ئەم سەرکردە سیاسی ئەعزابە بێکەس لە پێڕەمزترە لە مەلا مستەفای بەرزان کاک محەممەد تۆ ئیجازە بێ و حەق خۆیەتی تعبیر لە ڕێی خۆیەکە لەوانەیە هەندێک کەسە بێ باسم کرد من لێرە کۆمەڵی بەرنامە تەڕحەکەنەوە هەندێک کەسێ تەمەنی 15 تا 20 ساڵ معجبە بە بەرنامە 20 بۆ 30 معجبە بەرنامەیەکە ئەمیش حەقی خۆیەتی ڕەنگە کاگعلی لە ئەدەبیاتە زیاتر پێی خۆش بێ لەوانەیە پێی خۆش بێ بەڵام بەرزانیە گەر سەیریکەی بە پێی واقع بە پێشتی مەدروست بە پێی دراسات لە ناوچەیەکی جوغرافی زۆر دابڕاوە ئێستاش چۆ منتەقەی بەرزان زۆر دابڕاوە منتەقەی دابڕاو بۆ شاخایی بووە زۆر دوورە دەست بۆ ئەو احتیمامی کەویاتی هەموو ئەو دیکۆمنتانی کە هەیە گە بەوردی بخوێنیتەوە کە کاتێک لە برێت لەگە بەریتانیەکانە لەگەڵ عوسمانیەکانە سەردەمی شیخ ئەحمەد و سەردەمی شیخ عەبدولسەلام هەمووی بۆ ڕوونەکاتەوە داکۆچێ لە مافی کورد خەدرەکەین لە مافی کورد بڕۆ بیخوێنەوە بە دیکۆمنتێوانە بەسەرکردەکانی تر کاک حەسەن بامیجازەفم کاک حەسەن ئەوەی کە من لەگەڵم مەلا مستەفا لە هۆزێکی فەقیر و هەژاری کە گۆشەگیر و ئەوانە سەروەت و سامانەکان هیچ چاوە نەبووە غاندی کە مرد فقط ئەو کفنەکە پرسیار لە جەناب بکەم پرسیار لە جەناب ئەوە بکەم بەڵام ئێستانەوەکانی مەلا مستەفای بارزانی پرسیارێک لێکم جوابی ئەوە شتێمەوە پرسیارێک لێکم بۆی منطقی بێ حیوارەکەمان بەنسبەت ئەو واقعی کە بەرزانی تیاژیا واقعی بووە هەموو کە شایدی بووە تەنیا خاوەنی بەڕنەوەکە بووە خاوەنی هیچی کە نەبووە و ئەو ئینشقاقی کە دروست بوو دوایون پێش ئینشقاق باسەکەم توانێتی چەترێ بێ و هەموو خەڵکی کۆ بکاتەوە شۆڕشی ئەیلول وەکو شۆڕشێکی مەزن سیرەکرێ لای ئێمە وەکو پارتێکان ڕەنگە تۆ تێبینی سەرنج و خەڵکی مێژونوس حەقی خۆیەتی ڕەخنەی لێکە هەموویە بێ بکرێتە بە ڕەخنە زۆر تەبیعیە بەڵام بەراوردیکەی بە نێلسون ماندیلا ئەو لە دەوڵەت
دەوڵەت ژیاوە ئەمانە لە دەوڵەت بوون ئێمە بێ دەوڵەت بووین ینی گەورەترین کێشە ڕاستەکەی مەهتامەغاندی کە بەریتانیا داگیری کرد بۆ وڵاتە هەموو نەزانی چیرۆکەکەی چۆن بوو بەسەرهاتەکەی چۆن بووە بەڵام دیشانەوە بەریتانیە وەرنەگرت کاکەسم بەریتانیە من دەڵم پاش 56 ساڵ لە شۆڕشی ئەیلول ئەو مەلا مستەفایی کە تۆ دەڵێ ئاوا فەقیر و هەژار و خۆی بڕنەوەکەی ئەمن ئەوە لێ قبول دەکەم بە تەحەفوز بەسەر چاو ئێستا نەوەکانی مەلا مستەفای لەگەڵ هیچ سەرمایهدار و دەوڵەمەندێکی گەورەی دنیا مقامە دەکرێن دەست دەسەر دڵتدانە جوابم بەرەوە باشە من جواب تێمەوە بەڵام بە جۆ لە یەک برین و تێگەین هاوڵاتیانیش تێگەێنی کاک مەسعود وەکو سەرکردەیەک من کۆمەڵ ئیشیەوە بۆ باسەکەم کە تۆ بە غەڵەتەکانی ئێمە لەسەر سەرکردایەتیمان هەبووە با بینەوە سەر لەسەر دەوڵەتە جوابەکەیەمەوە بە جوابەکەی ئەتوانین بە کورتی جواب بیتەوە چکە مافی خۆتە باش هەر بە کورتیەوە ناڵێم کاک مەسعود توانێتی ڕێکەوتنامەی استراتیژی مۆرکا و شەڕی براکوژی نێڵێ لەگەڵ تەڕەفێک توانێتی تۆ حەقتا تۆڵێ بەرزانی کردێتی بەڵام مێژوو بە من دەڵێ مامجلال خۆی بە ماڵی کاک مەسعودی دادا مامجلال ببنیوە شەو خۆی پێدادا ڕێکەوتنەکە بووە ئەکرێ خەڵکیێک مەسەن من بەس بۆ نمونە گە تۆ خەڵکی لە برجێکی عاجی خۆی بینێتەوە خەڵکی بێ شەفاعەت پێگە هەر چۆن تەفسیریکەی هینەکە هی هەر واقعیت دەکەوی واقعی جا خاڵی پێ بڵێم بوونی ئەم ئەمری واقع ئەم دیفاکتۆی کە هەیە بە هاوکاری هەموو حزب سیاسیەکان منیش حزبێکی سیاسی دەرەوە بە ئیسلامیەکانی شۆ لەبەرچی ئیسلامیەکانی پێڵێم کۆمەڵ یەکگرتو بزوتۆی ئیسلامی مادام بە پرۆسی دیموکراتی قبوڵیانە و هاتوونەت ناو مەنزومەی حکومەتەوە بڵێن ئەمانە هەمووی دەستکەوتی باشن سەردەمی کاک مەسعود سەرکردەکانمان لە هەڵهاتن و ڕاکردن نابوون ینی بەشێک لە مێژوونسان باسی ئەوە دەکەن بەشێک لە نووسەران ینی 75 ئەو ئاش بەتاڵە هەرە سەیتر هەر ناوێکی برین ئەوەی کە لە میدیا بەکاردە ئەوەی لە نووسینا بەکاردە ینی ئێمە چەندین هزار چەکدارمان نەبوو لە لەحزەیەکە تەسلیمان کردەوە لە دوای ڕاپەڕینەکەینەوە یەک کۆڕەوێکی گەورەمان کرد سەرکردەکان ڕایان کرد شنگال و زومار تازەترین نمونەیە سیوێشیا مەحەتەیەکە لەو نێوانەدا ینی کەواتە تەنانەت سەرکردەمان هەبووە بە ئاسانی تەسلیم خۆی تەسلیم کردووە لە باکوور ینی قسم ئەوەیە پرسیارەکە ئەوەیە سەرکردەمان هەبووە بەتاشی سەرکردەوە هەبووە سەرکردەوە نەبێت چۆن ئەتوانی بەرامبەری داعش بیتەوە ڕاستە تۆ لە محەتەیەکە لە وێزگەیەکە ئەمە شەڕە ئەگەر سەرکردەمانە بووە هەفتا خواراوەستە تۆ لە هەموو لە بینەرانی دەکەم تۆ ئەمە باسی نەتەوە دەکەین باسی گوتاری یەکگرتوو دەکەین باسی بۆ نەبووین بە دەوڵەت وانە تۆ قسێکت کرد کوردەکانی ڕۆژهەڵات و کوردەکانی تورکیاش پاڵیان وە دەوڵەتەکانی دیکەداوە من تەحەدا دەکەم لە بە درێژایی ساڵی 1970 کە شۆڕش لە ئێرانێ کراوە و پێشویش لە 1960ەکانەوە کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبەکەی پێشەوا قازی محەممەد لە بەغا بووە مەقڕی هەبووە و لە 1970 کۆمەڵەش هاتە ناو بازنەکە و شۆڕش دروست بووە لە بەغا چەکیشان وەردەگرت و تفاقیشان وەردەگرت و یارمەتێکی شەبوو چونکە پشتی جیپە بوو دۆستی دوژمنەکەم دۆستمە ئەلەو تۆری ئیسفادەیان کردووە ئێوە 3 جار فایلەکانتان دەستکەوت لە ئەمن و لە ئیستیخبارات و لە هەموو ئەو دام و دەستگایانەی دەوڵەتی عێراقێ یەک تاقە فایلم پێ بڵە کوردی ئێران لەسەر بەرژەوەندی خۆی و زەرەر و زیانی کوردی باشوور پێشمەرگەی باشوور لەگەڵ سەدام حوسێنی عملیاتێکی مشتەڕەکیشی کردبێت بەڵام لە ساڵی 1970 ئەمە هەستی تەعەلانیە کوردەکانی ڕۆژهەڵات زیاتر ئەکەی بەسەر کوردەکانی باشوور لا دوایە باشوور سەرکردەی نەبوو ئەمە تەعەسسوبێکی قەومی ناوچەینی ئەمە واقعیەتە من وەدوای بەڵگە دەکەم من وەکو ڕۆژنامەنووسێک کار دەکەم ئێستا هەموو فایلەکانی بەعس و ئەمن و ئیستیخبارات و هەمووی لە دەستی ئێوە دوو وەڵامت هەبێ بۆ قسە بەڵام لە ساڵی 1970 کە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات دەستمان بە شۆڕشێکی پان و بەرین کرد لە کرماشانەوە حتا سۆما و برا دۆست پێشمەرگەی تێدا بوو کێ شەڕی ئێمەی کرد یەکەم جار قیادەی موقتە بڵە بۆ کردی بەزەوە
علی ئەمە گوتارێتەوەیە ڕاستە هەندێک زروفە یەتە پێشوەندی لە هەلومەرجێ جیاواسە لەو هەلومەرج لەم قۆناغەتیە لەم قۆناغەتیە ئیسا باسیەوەی کرد لە شنگالوانە لە شنگار و لە هەندێک لە لە هەندێک شوێن تۆ ئەمە شەڕە لە شوێنی بیتۆ لە شوێنی ئەدۆڕێ لە شوێنی هێرشەکە لە شوێنی هێرشی بۆکە ئەمانە وایە واقع کە لە جەبهە بووی کە لە محور بووی کە لەو شوێنانە بووی کە خۆت چوویتە تەواڵی محورەکان لەگەڵ برادرانە کە باسی کرد پێش بەرنامەکە هەندێک شت ببینێ بەڵام ئێستا معادلەکە بۆ گۆڕاوە چۆن گۆڕاوە ئەو سۆفت پاوەرەیە کە مەسعود بەرزانی پشتی پێوەستووە ئەو هێزە ئابووریە کە هەیەی ئەو علاقاتە نێو دەوڵەتی ینی ئەتۆ شەڕی داعیش کە ئەمە دوێنێ و پێرێ ئیتر نە زمانی قازێ و نە زمانی شێخ مەحموودە و نە زمانی ساڵی 79 قیادە مۆقەتەیە دوێنێ یعنی تۆ شەڕی داعیش و شنگار بەسەرکەوتن بۆ کاک مەسعود دادنی من وام نەوت شکستێکی گەورە پێم نەوتوە وەتمە ڕەنگە تۆ لە محەڵتەیەکە شکستێنی لە کەناڵێکەوە شکێ خۆی ئێستا داعش لەکوێ خۆی بینیوەتەوە ئەمە بۆ لەسەر مێزی مزاکرە لەگەڵ عەبادی ئەوەش واقع چونکە ئەخە بۆ شکستی خواردە خۆ هەندێشتی شێبێ زۆر واقعیم بووی خەڵک گوێلێتی بیرکرێت تۆ وەرەقەیەکی خستوەتە بەردەمەوان داوناوە 3 مانگ بە کاک نەوشیرا مستەفاشەوە کە کۆبنەوەکە لە مەقەڕی ئەوان بۆ بە ناشکست نییە ئەو بەرنامێکی تر بکردن برنا 3 مانگی بۆ دانا ئەم خاڵانە جێبەجێگە هەر کاتێک خاڵەکانی جێبەجێ نەکرد تۆ حەقتە من حەقمە لەسەرەوە مێزەی گرێوە دەکەن کە پاش 3 مانگان سەرکردایەتی گرێو لە سیاستا منش پێتڵم شتی مطلق نییە لە سیاستا شتی مطلق نییە بەتەکید نییە ئەم حیزبانە بۆچی ئەگەر بۆ نێتەوە هەوڵ نەیەن ئەی بۆچی هەوڵێن ئەمە حیزبایەتی بۆتە دام و دەستگایەکی گەورەی موەسساتی بیزنسی و ئەمن لە کوردستان لە مێش ساڵە ئەوەم کتۆوە بەس لە باشوورە نەخێر لە ڕۆژهەڵاتیش یعنی ئەم نەزەڕیەی تۆ کاڵی بزنسە بەس بەسەر حیزبەکانی باشوورە یاخو بەسەر حیزبەکانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاواشایە چۆنە حیزب موڵکە لە وڵاتی من بەداخەوە حیزب دەبوو لە پێناو نەتەوەدا لە پێناو پاراستنی عەدالەتی منداڵی ڕەش و ڕوت و منداڵی دەوڵەمەندە بێتە بکایەوە کار حیزبایەتی بکە لە وڵاتی من بۆتە دوکانێکی گەورە بۆتە بیزنسێکی گەورە موڵکی شەخصە ئەو شەخصەکە ئەم حیزبانە ناتوانن دەوڵەت دروستکەن بە هیچ جۆرێک ئەتوانی ئەو قسەیە بەس بۆی باسەکەم بۆی سیارەکەوەیە ئەم حیزبانە بە هیچ شێوەیەک تەنانەت وەجه و دەموچاو و سیمای دەموچای بەنەوە ئێگۆڕا ئەڵێ بە هیچ شێوەیەک ئەهلی دروستبوونی دەوڵەت نین بەڵام وەڵامی ئەم پرسیارە پاش ئەم موچانە کورتە دێنەوە لاکە دووبارە سڵاوتان لێبێ کاک حەسەن بەر لە وچانەکە ئەو پرسیارەکرا کاک عەلی کەریمی بە ڕوخساریش تەنانەت گۆڕا باسی ئەوە دەکا ئەڵێ ئەم حیزبانە بە باشوور باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات چوار پارچەی کوردستان ئەهلی دروستبوون کردن و دروستکردنی دەوڵەت نین ئەم حیزبانە فایقبێکەس پێشتر ئەیوت سەرکردە و ڕابەرەکانمان بەس مشوری خۆیان و بۆ پول و ئانن لە قسەکانی عەلی کەریمی شاوە دەرکەوت من لە ئاخر تەحلیلی سیاسی وڵاتانە ئەخوێنمەوە کتێبێک دەرچووە کاگوشار سوێلی تەرجمەی کردووە کتێبی 2014 باسی شکستی نەتەوەکانەکە یعنی ئێمە دان ئەبێ بەوە بنین لە وێزگەیەکە لە قۆناغێکا شکستمان هێناوە بە خۆمانە بچینەوە زۆر تەبیعیە ئەو شعرانەی کە لە بەردەست جەنابتایە هەمووی تاکید لە معانات و لە خەمێکی قوڵ بۆ نەتەوە بۆ نیشتیمان بۆ خاک بۆ نووسابووی لەوە دەربازێت لەو محنەتە معنای ئەوە نییە ئەمانی ئەمایان نووسیوەتر دژی وڵاتی خۆیان ئەوە بۆ تەواوکەم سەرمونێکە بۆ بەراوردە لە نیوان بەریتانیا و ئیسپانیا لە نیوان کوردستانە بەریتانیا و ئیسپانیا بەریتانیا توانێتی مؤسسا دروستکە پێش ئیسپانیا تووشی ماڵوێرانێکی گەورە بووە نەتیجەی دروستبوونی هەر دەوڵەتێک من تەیدی کاک عەلیمەکە لە شتێکە ئەوەی ئێمە بە بیرکەینەوەی دەستگایەکی سیاسی ئابووری کراوەمانە بێ ئەوەیە من داکۆکی لە سەرۆک بەرزانی یەکەم ئەڵێم بەو ئیتیجاها ڕا بەو ئاڕاستەوە ساڵەوەی کردووە کاک حەسەن هەوڵیا و جێپەنجێشی دیارە بۆ نمونە بۆ ئیسایی نەتەوەی باشەوە باشە ئەرێ 22 ساڵ
لە مێژووی وڵاتێکدا ئەرێ ئابووریت هەیە ئەرێ کشت و کاڵت هەیە بەڵام من پێ دەڵێم سەرکردەکانی مەلا مستەفا چەندیان سەروەت و سامان لە وڵاتی دەرێ بۆ باسکە من لەگەڵ جەناب تا شتێک هەموو سەرکردەکان بەشدارن لەوە بەڵام بنەماکانمان زۆرە لەسەر ڕۆڵی ڕۆڵی سەرکردە تاکە حیزب کە پرۆژەی استراتیژی تەماشاینەتەوە کا پارتیە تاکە حیزبێک کە ئەگەر بە عکسەوەی بڵم هەموو حیزبەکان بەڵام تاکە حیزبێک کە لە هەمووان زیاتر پرۆژەی دروستکردنی نەتەوەی کوردی نیە پارتی دموکراتی کوردستان لە بەسەرکایەتی بازن جوابی ئەوە بەمەوە کاک عەلیجان تۆ زۆر بە حەماسە قساکە من نەمەوێ واقعی ڕاستە تەبیعیە هەر کەسێ بێ خاوەندارەتی مەسلەیەکە زۆر ئەشتیەکەوێتە ڕەخنەکانیش بەڕۆڕووی ئەوە بێ قسەکانیش بەڕۆڕووی ئەوە بێ ئێمە وەکو پارتیەکان تەقەبولیەکەین و لەگەڵ ئەوەشا لەگەڵ شارڕۆشتی ڕاهاتوین بۆیە نەفەسمان درێژە مەجال ناگە مەجال بێ بۆ باسەکەم وڵێ پرۆژەی نەتەوەی چۆن دروستە بێ پرۆژەی نەتەوەی بە قسە و بە شیعارات دروست نابێت لەم سەردەمان پێتەڵم بێ دەستگای ئابووری بەهێز دەبێت وڵێ ئابووریەکەت لاوازە من قبوڵمان بەڵام بڵێ نییە نەتیجی ئەوەی سا کە دیفاعمان لێکرد بەشی مەساڵحی ئەو وڵاتە گەورانەی کە لای ئێمە هەیە لە هەرێمی کوردستانە نابێت لە کوردی ئێران بدەی بۆی کە ئێران ئەوە ڕۆژ بەسەر بەوە دروست نابێت کە ئەوە بەسەر چووەمانگە دەڵین با بە فریای کۆبانی بکەوین بارزانی نایە کاکە چۆن نایە ئەوە حقیقەت نییە من واقع کۆبانی خەریتەکە و پیشان بم چۆنە کۆبانی ئالێرایە ئێمە ئالێراین ئەبێ بە چەند هزار و ئەوەندە کیلۆمەتر بڕۆین بگەیناوێت چۆنە ڕۆی ئەم گوندانە هەمووی گوندی عەرەبن هەمووشی لەگەڵ داعشان منەوە بۆ ڕوونکەماخە تو ئەبێ لە تورکیاوە داخڵبی تورکیا جارە خەڵکی عەقلانی بیرەکە زۆر ئەسکەر بنێرە ئەمە کاکە خەندەق لێنە دابایە یەک ساڵ لەوەی پێش کە کۆبانی هاواری بڵێم خەندەقەکەش بەڕاست کەوتۆ بۆ ئێمە زۆر کەس استفادەمان لێ کرد لە شەڕی داعش یا پڕمان کردەوە زۆر استفادەمان لێ کرد بەداخەوەندێک کەناڵ باسیە کرد دوای خۆیان پەشیمان بوونەوە ئەو خەندەقانە کە لێدراوانە بۆ ئەگەشتنە هەولێر ئەگەشتنە شوێنی باشووری شۆرە مەحوەرەکانی شەڕچووی تۆڵەی باشوور کاکە جان ئێمە لە دوو نوقتەوە خەتەرمان لەسەر بۆ لەسەر داعش یەک لە منتەقەی جەلەولا ڕاستە یەک لە منتەقەی مەخمور لای خازروانە هەبووە کاکە خەندەقی چیمە خەندەقمان بەسەر ڕەش و ڕوتەکەی بەدبەخت و هەژاری کوردی بە خۆراوادا لێدا مەقالەم نووسی بەڵام تۆ دەڵێی باشووری کوردستان ئەوەی کە بە عێراقەوە لێنراوە ئەو درومانە سەقەتەی مێژوویە فەڕەنسا و ئینگلیز کردیان باقی ساکس بیکۆ 2016 کەواتە کورد بە ئیشەڵڵا ئەبێ بڵێ تەواو بێ ینی خۆمان ئیشمان بۆ نەخێر ئەمە بە ئیشەڵڵا تەواو نابێ بە ئیرادەیەکی پۆڵایینی نەتەوەیی هەمانەوە ئیرادەیە نیمان دەزانین بۆ نیمانە چونکە ئەگەر مناڵە فەقیر و هەژار حتا هەز بەوە نەکا کە سەرکردەکەی حیزبەکەی باوکێتی دایکێتی ئەو خاوەنی نیشتیمانە حتا کونێ بە ڕۆژانە نەبینێت کە بە کوڕە مەسئولێک بەدە مۆنیکا ناڕاو ئەویش بۆ 400 هەز نامێنێ کاک محەممەد جان وەختێکی من لە وڵاتێکدام بەرووبوومەکەی بۆ من نییە بۆ هەستی نیشتیمانی هەبێت بۆ هەستی نەتەوەی کاتە حیزبی کوردی بەشدار بوو لە کوشتنی هەستی نەتەوەی وەڵام بۆ قسە من پێم وایە بەرنامە هەیە لەگەڵتان بەرنامە هەموو حیزبە کوردی من بەرنامە هەیە بەرنامەکەش لە چیا بینیمەوە بە واضحی ینی پێشتر دوو حزبی سیاسی حکومی کوردستانیەکان ئیسا 5 حزب کاڵاو بژاردنە دەرچوو بۆ باسەکەم خۆتەوە بێ ڕێچکەیەکە بێ نقطەیەکە بێ لێی دەرچی بۆی پرسیارەکە تەکمیلە بێ ئەمە لێرە ئیسا تۆکۆ لەگەڵ هەموو حزبەکانە ئیسا گەشتوونە قەناعەت کە حتاکو لە ئیداری خۆجێیش تەنیا سلێمانی نەبێ ئیشکالاتی گەورە لێ ئێستا لە هەولێر و لە دۆ خەریکە اتفاقەکرێ بۆ لێرەش گوردەوە گەورەیەکی تۆ بێ چۆن هەستەکەش دروستە بێ لای خەڵک ئێمە زۆر کەس قسەیەوت بە گەنجی ئێمە بەڕاستی زۆرەوەی گەنج بێ ئینتیمای و گەنج پێڵاوەکەی بەستێتەوە بۆ خاکە بەس ئەوەی من بینیم لە گەنج لەو محوەرانە دیفاعەکەن و شەڕەکەن یان کەس نەیبینیەوە بەڕاستی بەو شێوەیە ئەو میلەتە ئامادەیە کە ئەتۆ هەستی پۆڵاین تێدەرادێکوژێت بەس دەیکوژێت با پێش بڵێم سەرکردەکانی ئەسکەری شەنگار دەیان هەڵدێن ڕاستە من با پێ بڵێم کاک مەسعود خۆی
مەسعودتی کاک مەسعودتی مەسعود وتیەتی من یەکشت پێوە داوای لیژنەی لێکۆڵینەوە هەیە لە وڵاتە یانی هیچ ناوانە لیژنەی لەم وڵاتە ناکرێ مەسیری ئینسانێک فەرماندەیەک تۆ بێت تحقیقی لێ بکەی لێکۆڵینەوەی لێ بکەی گەیتە قەناعەتەوە عسکەریەک بێت چێڵە محکەمەی عسکەری خەریکن محکەمەی عسکەریشی لە هەموو وڵاتێکە لەبیری ناچێتەوە کەسە برینە لەبیر ناچێتەوە مشکلی دیکە دێتە گۆرە ئەتو باشە بۆ ڕاوەستاوە لەسەر من جەنابی سەرۆک ئێمە لە خزمەتیا بووین لە مەحوەری خازر ڕووی کردە خەڵوتی هەر کەسێ هاتووە لێرە خۆی بە کوشت هەر کەسێکی سەعدادی باشەوە دیفاع سەرۆکی سەرکردەی هەرێمە دەبوو ئێستا کوونێ ئاکشن بکە ئاکشن تۆ غەدریش لە شتێکەکەی منەوێت تۆزە بەهێمنی پێ بغەدر لەواکی کۆمەڵێ سەرکردە کۆمەڵ خەڵکی عسکەری زۆر جەربەزە زۆر ئازاد تەحملیان کردووە شکستیان بە داعش هێناوە جناب خۆت چوویتەوە بینوت كامل ڕەش نەبێ مەجای من بە کاک حەسەن ئەڵێ شتێک نییە لەم چوار پارچەیە ناوی حیزبێک بێ بەرگری لەنەتەوە بکە ئەگەر ڕاستم وتووە و ڕاستە ئەمن بەنووسین 15 ساڵیشە بەنووسین و هەمە کە کورد بە هەر چوار پارچەی کوردستانەوە تەنانەت بە پەکەکەشەوە کە ئێستا کوونێ هێژمۆنی و عەتبی لە هەموو لە ناو میلەتدا لە هەمووان زیاترە ئەمن یەک حیزبی نەتەوەیی ناسیۆنالیزمی کوردم پێشک نایە هیچیان ئەهلی دروستبوونی داوام هیچیان ئەجێندای حیزبیاندا نییە دا ئەجێندای حیزبیاندا نییە کە دەوڵەت دروست ئەوەی کاک عەلیڵێ بێقسووری باسی کوردیەت دەکەن کوردیەت خورمایە بۆچی یا قسەی شێتانەیە هەموو باسی کوردایەتی باسی ئەوم کردەوتم لە معانات نووسراوە لە بێزاری نووسراوە لە حەق لە ئینتیما بۆ نیشتیمان ئەزانی مەبەسم چیمە غەدر لەو شاعرانە دوای 80 ساڵ ڕاستە بەڕسە تاڵکەم دوای 80 ساڵ بەسەر ئەم شعرانەیە دوای 100 ساڵ بەسەر حاجی قادری کۆیە دوای 80 ساڵ بەسەر فایق بێکەس و دڵدار و جێوەر و جەمیل سایب و ئیلە ئاخریوانەی کە متەنەویری کورد علی کەریمی عینەن قسە دەکاتەوە شتێک نییە ناوینەتەوە حەقی خۆیەتی وەکو ڕەخنەگری قساکە حەقی خۆیەتی مافی خۆیەتی لە وڵاتە ئازادی هەیە بیرۆڕای هەیە بە منطق با بۆ باسکە مەسەڵ بۆ نمونە بەرنامەی حزبە سیاسەکانی کوردستان کە هەیە حاولی کردووە وەکو خاوەندیارەتی خۆی بە ئەو پرۆژە نیشتیمانیە نەتەوەیەکە هەیە لەم پرۆسەیەکە بۆ پرۆسێ تەنازوی زۆر لە مافی خۆی کردووە و تۆ نزیکی لە کاک نەوشیروان لێ پرسە بڵێ مەسعود بەرزانی ڕازگۆیە سادقە لەو پرۆژە نەتەوەی یانە پێت هەڵێ چەند سادقە چونکە ئەزانێت چۆن لە هەموو ناز حتا ئەم وەرەقی ئەخیر کە مۆریان کردو ئیمزایان کردو بۆی مافی کورد لەما دیار بێت تەنیا ئێمە ئەبێت تۆ دوو ئاراستە هەبێ بۆشکردن ئاراستەی کانەوەی حکوومەتی عێراقی بۆی بە مجتەمەعی نێودەوڵەتی بڵێ ئێمە خەڵکێکین نەرمونیانی خەڵکێکی ئاشتیخوازین خەڵکێکی مەدەنی خەڵکێکی دیموکراسی هەر ئەوەش بوو ئێمە لە بەرەی مەدەنیا حسابەکەین خەڵکیکە لە بەرەی تیرۆرە حسابەکەین حزبی کوردی ئەتوانی حزبی کوردی مناڵی گەورەتی کاگ محەمەد هەڵی وەشێنێتەوە اتفاقی سایکردن لە 2016 کۆتایی هاتووە عەتفێکی نێودەوڵەتی هەیە لە عەتفەوە لە مەسائلی ئینسانی بوو بە مەسائلی سیاسی ڕئیس وزرای مستلزماتی دەوڵەت دروستکردن بنووسین بینوسە من بەغدان بە دروستکردنی دەستگای سیاسی ئابووری کراوە بێ کراوە منە ئیستاش ئابووریە پێتەڵم سازانی نیشتیمانی لەناو هەموو حزبە سیاسیەکان و لەناو ئەبێ هەوڵی ئەمە بۆچی بۆچی بیکەمە تۆ حیزبت هێناوە لە مقابل حیزبەکەی دیکە دای دەنیەی 4 دانە ئینتخاباتە کورسی نا پێچکی کورسێکشی نەهێناوەتەوە بەڵام تۆ چونکە کارت پێیەتی دەڵێ ئەحزابی کوردی دەیهێنی لەگەڵ خۆت ئەخ کاکە ئەمە ناکەم قبوڵە بەس ئەوش پارتیە ئەوش پارتیە تەنازولەکە بۆ هەر حزبێک هەرێش دەکەمە سەر پارتی بە درێژایی و 7 ساڵە خاوەندارێتی هەموو شتێکی کردووە خۆی ناڵە یەکەم حیزبم خۆی ناڵە لە هەمووان بەرپرسترم بۆ خۆی ناڵە ئەمن وام کردووە بۆ خۆی ناڵم پێشڕەو بووم دیعانیە واقعەکەش وایە کەوابێت بەرپرسایەتی ئەخە بە چۆدایە ئەرێ هەڵگری پرۆژەی نەتەوایەتی ئەوەیە کە تۆ بچی لە کوردی سووریا بدەیت
ئەتۆ بچی لە کوردی ئێرانێ بدەیت مطلقاً بڕۆ لە کوردی سووریا بڵێ مەسعود بەرزانی بڵێ مەلا مستەفا بزان خەڵک چۆن لە ڕۆژاوا حسابی بووە والله من بەچاوی خۆم دیتومە بەبێ حیزبایەتیش بەبێ حیزبایەتی پێم خۆش بێ پێم ناخۆش نەبێت ئێستا لە سووریا هێژمونی پێدەیە ئەم مێژووی کە تۆڵی سەرکردن نەبووە ئەم مێژووی کە تۆڵی سەرکردن نەبووە سمکۆ شێخ سەعیدی ژەگرێتەوە یعنی تۆ لە دوای سەرکردە بە هیچ شێوەیەک کاکە لۆکاڵی بوون سمکۆ لۆکاڵی کردوێتی کاکە سمکۆ عەشیرەتێکی گەورەی شکاکی هەبوو جەنابێ خەڵکی ڕەخنەگری و شتی تۆم بینیوە تێبینی و سەرنجی بەس هەندێک شتێ ئەبێ زۆر بە دقت دێمە بۆیە من باسی ئەوم کرد هەموو شتێ لە قۆناغی خۆیان بێ هەڵسەنگێنی تۆ حیزبی نەتەوەی هەیە لە کوردستان بەفاشی چۆن ئەم حیزبانە ئەهلی دروستکردنی دەوڵەتن بەڵێ پارتی دیموکراتی کوردستان هەڵگری پرۆژەیەکی نەتەوەیە قۆناغ بە قۆناغ چیکە تۆ توانین جوان بیت کاک نەوشیروان ئەو هەرێتە بەنیەکە هەریەک بەلای ناکردو یەک قسەشی نەکردو ئەوە تۆ توانین جوابێت من باسە ئەو خەریکی سازیتیشە گەندەڵێ ئەو خۆشی کتوێتی من حیزبی بەرنامە حیزبی خوشگوزەرانی ئەوە توانین تۆ جوابێت بۆی من بەش خۆم جوابایەوە ئێمە ئەڵێم خاوەندارێتی واکەم بێ خەڵکی جماعی بۆ کۆکەینەوە تاقەوتوانە کۆکەینەوە خاوەندارێتی بوو تۆ لە 79 پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئالی دروستکردنی دەوڵەتی کوردی نین کێ پارتی کرێکارانی پارتی کرێکاران ئێستا پرۆسەیەکی گەورەی ئاشتی هەیە لە ناو چوارچێوەی تورکیادا لەگەڵ حیزبی داد و گەشە پێدان تورکیادا ئاشتی بکەن ئەوە هەواڵ ئەوە بە پێی تایبەتمەندەتی بە پێی واقعی